ناوڕۆکی ڕێکەوتنێکی نێوتی لە نێوان وەفدی هەرێم و بەغدا نیگەرانی ئەنجومەنی پارێزگای کەرکووکی لێ دەکەوێتەوە و سەرۆکۆ ئەندامانی لیژنەی نەوت و گازڕای دەگەیەنن. مافی کەرکوو لەو ڕێکەوتنەدا نادیارە. من پێم وایە و ڕێکەوتنە تەنها وەفدێک بۆ وەفدەکەش کەسانی شتیا بوون کە سەر بە حکوومەتی هەرێمیش نەبوون، بەڵکو زیاتر وەفدەکە حیزبی بوو، تێگەیشتێکی حیزبی بووە لەسەر 150,000 بەرمیل نەوتی کەرکووک کرایە دوو بەشەوە، بەشێکی بووان و بەشێکی بووان و کۆتایی بە ڕێکەوتنەکان هات ڕەنگە موازەیەکیان باس کرد بێز ئەوەی کە باز نەکراوە کە هیچ ئیشارەتی پێ نەدراوە مەسەلەی بەرژەوەندی خەڵکی کەرکووک و خەڵکە ئەسلەکەی کەرکووکە کە مەفروزە پشتی هەبێ لەو بەرهەمەی کە لە خاکەکەیە بەرهەمە هێنرێ کە ئێستا لە ناو کەرکووکە چەندان قەیران هەیە کە بە مەسلەی بە بودجە و بە پارە حەلەبێت بەداخەوە هیچ لایەک لە کەرکووک نەکراوە. تەنها ئەوەی کە ئێمە بیستمانە کە لەسەر نەوتی کەرکوو ڕێکەوتن ئەکرێت لەیانی هەردوو حکوومەتەوە بەبێ ئاگاداری ئەنجومەنی پارێزگای کەرکووک لێ ئاگادار نەکرات و تاکو بزانین ئێمە سیاسەتی نەوت لە چۆندا ئەڕێژرێ و هەمان کاتە شایستەدارەکانی کەرکوو یان ئەوەی کە ئیستحقاقی کەرکووکە لە شوێی ئەو ڕێکەوتن نامە هەیە. ئێستا ئەو چێلگانەی کە لە سنووری کەرکووکە هەیە دابش بووە بەسەر هەردوو حکوومەتە، بەشێکی لایەن حکوومەتی هەرێمی کوردستان و سەپەرشتی ئەکرێ بۆ ئیدارەداری چۆرگەکان و بەشێشتی لایەن حکوومەتی عێراقیەوە بۆیە شایستەدارەکانی کەرکووک لە میزانی پیترۆدۆر لای هەردوو حکوومەتە بینم. سەرۆکی ئەنجومەنی پارێزگا کەشڕای دەگەیەنێت لە ڕێکەوتنەکەی نێوان هەرێم و بەغدادا پێشێری دەستور کراوە کە مافدەداتە پارێزگا نەوتیەکان ڕۆڵیان هەبێت لە پرسی نەوتی پارێزگاکەیاندا. والله ئێمە جارێک لەیمان دایمە هەیە لەو وەفتانێک کاچێتە بەقا بۆ هەر مفاوەزاتێک لە سەبارەت بە نەوتی کەرکووک بەبێژداریکردنی کەرکووک ئەوە قبول ناکرێت چونکە لە دەستور ئەو مافیداوە پێمان و ئێمە استحقاقی پترۆدۆلارمان پێی یاسای 20 2010 هەموارکراو هەیە. جا بۆیە لەگەڵەوەشە کە حەزەکەین سەرکەوتوو بێت هەر وەفدێکە چێ بچووکە لە کۆی گشتی بەرژەوەندی ملەتی کوردی تا بێمە پێمان خۆشە، بەڵام لەگەڵەوە نابێت مافی کەرکووکەکانش لەبیر کرێ بەلای کەم و جارێ ئەوڵان بەشداریکردنیان گرنگە. دووەم شتیش بە شەفافی ئەمە مافەکانمان چییە لەو ئیتیفاقاتنی کە ئەکردرێ. بەپی دوایین ڕێکەوتنی نەوتی کە لە نێوان هەرێم و بەغدا کراوە 150,000 بەرمیل نەوت لە ڕۆژێکدا لە کەرکووک بەرەم دێت و هەر یەکێک لەو حکوومەتانە داهاتی 75,000 بەرمیل نەوت وەردەگرێت بە بێوەیی پشکێک بۆ کەرکووک دابنرێت. عومەر غەریب، کورسات نیوز، کەرکووک.